دوای چەندین ساڵ چاوەڕوانی هەڵەبجە و زامەقوڵەی هەرگیز ساڕژ نابێ. ئەمڕۆ 4/4/2025 پەرلەمانی عێراق دەنگی بە پارێزگابوونی هەڵەبجەدا و بوو بە 4مین پارێزگای هەرێمی کوردستان و 19مین پارێزگای عێراق. گرنگی بە پارێزگابوونی هەڵەبجە خۆی لەوەدا دەبینێتەوە دەبێتە خاوەن بودجەیەکی تایبەتی خۆی و وەک پارێزگاکانی دیکەی هەرێم خزمەتگوزاری پێشکەش دەکرێ و پرۆژەی جۆرا و جۆر بەخۆ دەبینێ و بێکاری کەم دەبێتەوە و لە ڕووی ئابووریشەوە دەبوژێتەوە وەک شارەزایان باسی لێوە دەکەن. خوێندنەوەی یەکەم و دووەم بۆ پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە کراوە، بەڵام تاوەکو ئێستا لایەن عێراقیەکان ڕێگر بوون ببێتە یاسا. ساڵی 2013 نێچیروان بەرزانی کە ئەو کات سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بوو، پرۆژە یاسای بە پارێزگابوونی هەڵەبجەی پێشکەش نووری مالیکی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراق کرد و لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا. ڕۆژی 13/3/2014 بەڕەسمی لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە وەک 4م پارێزگای کوردستان ناسێنرا و بووە 4م پارێزگا لە دوای هەولێر و سلێمانی و دهۆک. هەروەها پارێزگای 19مینە لەسەر ئاستی عێراق، بەڵام تاوەکو ئێستا کۆمەڵێک ناوەندی حکومی و ناحکومی لێ نەکراوەتەوە. ڕۆژی 16 ئاداری 1988 شاری هەڵەبجە لەلایەن دەسەڵاتی ڕژێمی بەعسەوە کیمیاباران کرا و لە ئەنجامدا نزیکەی 5,000 نیشتیمانی شارەکە شەهید بوون و زیاتر لە 10,000 دیکە بریندار بوون. ژمارەی دانیشتوانی هەڵەبجە نزیکەی 130,000 کەسە. ڕووبەرەکەی 1599 کیلۆمەتر چوارگۆشەیە. پارێزگاکە لە قەزایەک و 4 ناحیە پێگاتووە. قەزای ناوەندی هەڵەبجە و ناحیەکانی خورماڵ، بیارە، بەمە و سیروان. هەروەها وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان بڕیاری بە قەزابوونی خورماڵی داوە. جگە لەوەش 166 گوندیش لەخۆ دەگرێت.